لە ساڵی 2016ەوە مادەی 6 لە یاسای موچەی فەرمانبەرانی دەوڵەت و کەرتی گشتی بە ژمارە 22 ساڵی 2008 کە تایبەتە بە بەرزکردنەوەی ڕاژەی فەرمانبەران و موچەخۆران بە واژوویەک و بە بێگەڕانەوە بۆ پەرلەمان ڕاگیراوە. هەر فەرمانبەرێک بە نزیکەی 2 بۆ 3 ڕاژەی وەستاوە کە بە نزیکەی بۆ هەر مانگێک بە 150 بۆ 200 هەزار دیناری هەر فەرمانبەرێک دەخەڵێندرێت. هەموو فەرمانبەرێکی مەدەنی کەمترین پلە بەرزکردنەوەی 2 پلە بەرزکردنەوەیە و زۆرێکیش 3 پلە بەرزکردنەوەی وەستانێکە لێی خوراوە بەهۆی وەستاننی پلە بەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران. خۆ ئەتۆ کە دەست پێ ئەەکەیەوە ئەبێ چارەسەرێکی ئەمەش بدۆزرێتەوە کە ئەو هەموو زیانەی بە فەرمانبەران کەوتووە ئەبێ قەرەبیان بۆ بکرێتەوە. وەزارەتی دارایی بەڕێنمایی ژمارە 11 ساڵی 2016 پاڵپشت بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 56 لە 21 دوازدەی ساڵی 2015 بڕیاری ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی داوە. چاودێرانیش دەڵێن لە کوردستان تەنیا پلە بەرزکردنەوە دوان نەکەوتووە بەڵکو موچەش دواکەوتووە و یاسای بودجەش 12 ساڵە نەچۆتە پەرلەمان. مستە خەریکە لە زۆر مەسائل ئێمە چاو لە بەغدا بکەین چونکە بەغدا لێ ئێمە پێشکەوتۆتەوە. بەڕاستی ئەم بابەتە ئەگە عێراق بڕیاری لەسەر بداوە هەرێمی کوردستانیش بگرێتەوە جارێکی دیکەەوە یاسای بودجە بنێردرێتەوە بۆ پەرلەمان کارێکە نەک پێویستە بەڵکو ئەرکێکە لەسەر حکوومەت. ئەمە غەدرێک بوو زوڵمێکە لە فەرمانبەران کراوە و پێویستە حکوومەتی هەرێمیش بەڕاستی چاو لەو ڕۆوە چاو لە بەغدا بکە لە حکوومەتی ئیتیحادی بکە. مەسەلەی ئەو پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان کە لە ئێستادا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنەکە سکاڵای دژی ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران تۆمار کردووە و دەستی بە هەوڵێک کردووە تاکو پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2026 جێگیر بکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.